ئەو شێوەی بەشێکی زۆر لە زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان ساڵانە و لەگەڵ دەستپێکی دەوامی زانکۆدا خوێندکارانی زانکۆی چەرم و ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و گرفت دەبنەوە کە دیارترینیان نەبوونی بینای پێویستە بۆ هۆڵەکانی خوێندن و تاقیگە و بەشە ناوخۆیی. ئەمە لە کاتێکدایە بەشێکی زانکۆی ناوبراوکارەکانی بەڕێژەی لە سەدا هەشتا تەواو کراوە و تا ئێستاش بە تەواو نەکراوی ماوەتەوە. خوێندکاران و مامۆستایان بۆ پەیام دەدوێن و دەڵێن بە تەواوکردنی ئەو بینایە بەشێکی زۆر لە گرفتەکانیان لە ڕووی بیناوە چارەسەر دەبێت. ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی چەرم بە هەموو بڵێن بە شێوەیەکی عام نەبوونی هۆڵەکان کەمی بینا کێشەی زۆری مادروستکەوت لە هەبوونی سەعاتەکانەوە لۆدی زۆرەکە سەرێم ئێمەگە سەعاتێک زیاتر بێ بۆ ئێمە لەو سەرەوە کێشەمان بۆ دروستەکە ئەبێتە هۆی کەڵەکەبوونی دەرزەکان لە سەرمان نەبوونی هۆ زۆر جارێکچی بۆ هۆڵێک کە ئەڵێمە بەشێکی تری لێ یاخود تۆ ئەچی داوا ئەەکەی لە سەرۆک بەش ئەڵێ بەدەست ئێمە نێ بینامان نییە کێشەی زۆری بەێمە دروستکوورە هەروە بۆ بەشەکانی تریش بەشە زانستیەکان نەبووی تاقیگەیە. دیارە لە زانکۆی چەرم و کۆمەڵی گرفت هەیە ئیچە لەو گرفتانە بریتە لە نەبوونی قاعە یاخود کەمی قاعە و هۆڵ بۆ دەرس خوێندن و زۆربەی بەشەکان ڕوبەڕووی ئەم کێشەیە بوونەتەوە و ئێمە داواکار ئەم کێشەیە چارەسەر بکرێت چونکە بەڕاستی جاری وا هەبووە ئێمە لە هۆڵێکە خوێندومانە داوای لێمان کرۆ کە ئەو هۆڵە چۆڵکەین یاخود بەشێکی تر هاتووە و توێتی ئەو هۆڵە چۆڵکەن ئێمە ئەخوێنن چونکە ئەو بەشی ئێمە بۆیە ئەم کێشەیە ڕوبەڕوومانە بێتەوە. گەورەترین کێشە کە خوێندکارانی ئێمە لەم زانکۆیە تووشیان بووە یا ڕوبەڕۆیان بۆتەوە بریتە لە چی؟ بریتە لە یەک نەبوونی بەشی ناوخۆیی گرفتێکی تر لە ڕاستیە نەبوونی تاقیگەی زانستیە بۆیە نەبوونی تاقیگەی زانستی یەکێکی ترە لە گرفتە گەورەکان کە تووشی خوێندکار و تووشی زانکۆکە بوو و زانکۆکەی وا لێ کردووە کە نەتوانێت وەکو پێویست بەدەم داخوازی و بەدەم ئەو بابەتانەوە کە خوێندکار ئامانجێت. یەکێکی تر لە کێشە گرنگەکانی زانکۆی چەرم و بریتە لە نەبوونی یاخود کەمی بینا هەم بۆ وەکو هۆڵەکانی خوێندن بۆ خوێندکاران و هەم وەکو شوێنی مانە و بۆ مامۆستایانی بەڕێزی زانکۆمان. سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی کەمی بینا یاریدەدەری سەرۆکی زانکۆی چەرم و بۆ کاروباری خوێندکاران دەڵێت لە ماوەکانی ڕابردوودا لیژنەیەک لە وەزارەتی خوێندنی باڵا سەردانی زانکۆی چەرمویان کردووە و بەڵێنیان داوە لە ئایندەیەکی نزیکدا کێشەی کەمی بینایی بەشە ناوخۆیەکانی خوێندکاران چارەسەر بکەن. ئێمە چەندین جار داوامان لە وەزارەتی خوێندنی باڵا کردووە کە بەدەم ئەم داوایەمانەوە بێت نووسراومان کردووە بەڵام خۆشبەختانە دوێنێک لیژنەیەک لە وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ بەدواداچوون لەو کێشەی بەشە ناوخۆیەکان هاتووەتە شاری چەمچەماڵ و بەڵێنیان پێداوین کە ئەو کێشانەمان بۆ چارەسەر بکە واگەر نەتوانین بینایی نوێ دروست بکەن بتوانن کەرەستەکانیان دابینکەن. بینای بەشێک لە کۆلێژەکانی زانکۆ و بینایی بەشە ناوخۆیەکانی زانکۆ مڵکی وەزارەتەکانی پەروەردە و شارەوانین و بە شێوەیەکن مەرجی تەندروستی و سەلامەتیان تێدا نییە. ئەمە لە کاتێکدایە ساڵ بە ساڵ ژمارەی خوێندکارانی زانکۆ لە زیادبووندان و لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەکەدا ئەوە لە ساڵانی ئایندەدا کێشەی کەمی بینا زیاتر بەرۆکی خوێندکارانی زانکۆی چەرم و دەگرێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.